سڵاوتان لێ بەڕێزان مایکی خەڵک لەگەڵتان بەردەوامە بۆ وەرگرتنی بۆچوونەکانتان لەسەر تەورە گەرمەکانی ڕۆژ. ئەمڕۆ قسە لەسەر چوونی هێزی پێشمەرگە دەکەین بۆ کۆبانەی کە دوێنێ ئێوارە دیارە هێزی پێشمەرگە بەڕێکەوتن و بەڕووداوێکی مێژوویی دادەنرێت لە مێژووی هەر سوپارچەی کوردستان. لە ئێستا دیارە هێزەکەی پێشمەرگە گەیشتۆتە شارۆچکەی پێرسۆز لە نزیک سنووری کۆبانێکە. ئەم شارۆچکەیە سەر بە پارێزگای ئۆرفای باکووری کوردستانەوە تەنها 10 کیلۆمەتر لە سنووری کۆبانەوە دوورە. کاردانەوەکانی چوونی هێزی پێشمەرگە بۆ کۆبانێ بە شێوەیەک بوون کە لە دوێنێەوە تا ئێستا ئەو ڕێگەی کە پێشمەرگە بۆی چوو بۆ ئەوێ گەرم بوون بەوەی کە هاوڵاتیان خۆشحاڵی خۆیان دەردەبڕی و بە گڕوتینێکی زۆر باشەوە پێشوازیان لە هێزی پێشمەرگە دەکرد و لەو بارەیە دیارە بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوەی پارتی یەکێتی دیموکرات پێدا ئەوەی ڕاگەیان کە ناردنی پێشمەرگە هەرێمی کوردستان هەنگاوێکی گرنگە بۆ کۆبانەوە دەشڵێت جگە لە هێزی پێشمەرگە چەندین هێزی تر هاوکاری کۆبانەی دەکەن و لەو بارەیەوە ئاماژەشی بۆ داوە کە هێزێکی 50 کەسی سوپای ئازادی سووریاش بە کەرەستەی سەربازیەوە چوونەتە ناو کۆبانەوە واتە هاوکاری هێزەکانی ترجگە لە هێزی پێشمەرگە هێزی سوپای ئازادی سووریایە. ئەم کاردانەوەیە بەوە نەوەستاکە لەسەر ئاسی جیهاندا قسەی لەسەرکرا میدیاکانی جیهان بە گرنگەوە باس لە چوونی هێزی پێشمەرگە دەکەن بۆ کۆبانەوە. لە ئێستادا هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئەو کەسانی کە چاویان لەسەر کۆبانەیە چاڕوانی گۆڕانکاری مەیدانین لە ڕووی سەربازیەوە لە کۆبانێ. لەبارەی کۆبانێشەوە بە هەمان شێوە ژەنەڕاڵ لۆید ئۆستن فەرماندەی ناوەندی هێزەکانی ئەمریکا سپاسی هەرێمی کوردستانی کرد بۆ ئەو هاوکاری سەربازیانی هەرێمی کوردستان ڕەوانی کۆبانەی کردووەمە لە میانی کۆبوونەوەیەکی داهات لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستاندا کە ئاماژەشی بۆدا بوو کە لەسەر ئەرزی واقع پێشمەرگە توانویەتی داعش تێک بشکێنێت و بیکاتە هێزێکی لاواز کە نەتوانێت خۆی ڕابگرێت. ئەم پێشهاتانە لە ئێستادا چۆتە قۆناغێکی ترەوە بۆ پێی کە هێزی پێشمەرگە کە ڕەوانەکرا بە بڕیاری پەرلەمانی کوردستان بۆ کۆبانێ ڕەوانەکرا دەوتێت ئێستا قۆناغی شەڕ لە کۆبانێ قۆناغێکی ترە ئەگەر لە ڕووی سەربازیشەوە نەبێ لە ڕووی سیاسی و مێژوویشەوە گرنگە کە یەکەم جارە هێزێکی پێشمەرگە بە فەرمی لەلایەن پەرلەمانەوە بڕیار بدرێت بچێتە باکووری کوردستانەوە و لەوێ بچێتە ڕۆژئاوای کوردستان و بچێتە کۆبانەوە. بۆچوونەکانتان وەردەگرین لە فەیسبوک و بەناونیشانی facebook.com/naliatv ئەو بۆچوونانە دەخوێنینەوە هەروەها ڕاستەوخۆ لەسەر شاشەی NRT بۆچوونەکان بڵاو دەکرێنەوە هەروەها دەتوانن لە ڕێگەی ڤیدیۆ سکایبەوە ڕاستەوخۆ لەگەڵماندا بە دەنگ و ڕەنگ بەشدار بن. مام جەوهەر لە کۆیەوە یەکەم پەیوەندیمان ئەم کاتت باش مام جەوهەر. دەستخۆشبی کۆبانی دڵە گەورەی چاپاتەک کوردستانی گەورەیە. کۆبانی ئازاری هەموو کوردی بە ویژدانە. سپاسی پەرلەمان، سپاسی سەرکردایەتی، سپاسی حکوومەت، سپاسی ئەمریکا هەموو وڵاتان، سپاسی تورکیا دەکەن. ئینشاڵڵا تورکیا بە خۆی دادێتەوە مافی کوردەدا خۆی لەو ڕێش و ئازارە ڕزگار دەکا. دەستبەرگە هەمووی شەرەفی منە. کۆبانی دڵە گەورەی کوردستانە. کۆبانی تۆ سەنگەرمانی، تۆ قەندیل و هەمگوردمانی، تۆ کەرکووکی هیوامانی، تۆ سنووری حەمرینمانی، تۆ پەژمەرگەی شەهیدەکانمان سەربەرزن بۆ کوردستان بۆ دڵان فەرزن. هیوادارم هەموو کورد بە یەک دڵ بە یەک هەڵەست داهات دژمن بەمایان دەگوتمانە ڕەش بەڵام دنیای ویژدان بۆی دەکەوت کە کورد گوڵان هێرگیزە نەکمانە ڕەشە. هیوادارم ئەو هەڵپەیمانێتی ئێستا کە بەردەوامە هەر بەردەوام بین هەتایە شەرەفێکی گەورەی کوردە. ئێستا زۆر سپاس. سپاس بۆ پەیوەندەکەت دەرباز لە کەرکووکەوە. ئەم کاتت باش کاک دەرباز. کاتت باش کاک سۆریوارە باش. سپاسی ئێوارەت باش. فەرموو کاک دەرباز. کاک سۆر بەڕاستی ئەمە مێژووغە بۆ گەری کورد ئاوە هێزێکی کوردستان بە هەر چاپمان ئاو بۆ کۆبانی ئەمە مێژووغە بۆ گەری کورد بەڕاستی ئەمە سەلمانی کورد یعنی کورد خاوەنی سەحەدی هێزی نیشتیمانیە بێ جیاوازی بەڕاستی ئێمە ئەمە شاردێ و هێزی وەکو پێشبەکەی لە گەرمیان و لە بادینان و هێزێکاوە بە نیشتیمانی بە یەک ئاڵا بڕۆن پارەکە لە خوشک و براکانە بکەن لە کۆبانی. بەڵام ئێمە خاوەنی مێژووە بۆ گەلی کورد
ئەم هێزە دەربارەی بۆ کۆبانێ ڕۆیشتەوە بەڕاستی ئەمە خەڵکی کورد وەکو لە هەموو چاقاتی کوردستان با بزانن هەموو جارە دژمنەکان هێزیان ئاوردەگەری کوردستان ئێستا کوردستان وەکو حکومەتێک هێزەرە بۆ پێگیری بۆ خوشک برایەکە مەغالەت کۆبانێ و بە هەموو شوێنێک بێ هێزی نیشتیمانی کوردستان ئامادەیە دەستخۆشی بەرنامەکەتەوە زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بۆ کاک دەرباز. قادر لەگەڵماندایە لە حاجی ئاواوە. ئەم کاتت باشکا قادر لە حاجی ئاواوە گوێت لێمانە کا قادر بەداخەو دیارە پەیوەندێکی بشراوە لە فەیسبوکەوە سەفین خدر نووسیوێتی چوونی پێشمەرگە بۆ کۆبانێ ئاماژەیەکی زۆر گرنگە بۆ وڵاتانی دوژمنی کوردستان کە ئەویش ئەوەیە کورد لە هەر کوێیەک زوڵم و ستەمی لێکرا کوردانی پارچەکانی دیکە هاوکاری دەکەن ئەمەش گیانی هاوکاری و برایەتی نێوان کوردەکان دەردەخات نەک وەک عەرەب کە 1948ەوە ئیسرائیل فەڵەستینی داگیر کردووە بردومانی دەکات کە تا ئێستا لە 26 دەوڵەتی عەرەبی ئامادەنین هاوکاریکردنی بۆ هاوکاریکردنی فەڵەستین و فلەستینیان پێ ڕزگار ناکرێت وە خۆی نووسیوێتی. مستەفا لەگەڵماندایە لە ڕانیەوە. ئەم کاتت باش کاک مستەفا بۆ چوونی تۆ لەسەر چوونی هێزی پێشمەرگە بۆ کۆبانێ. سپاس دەکەین فەرموو. سپاس دەکەین کاک مستەفا. بەڵێ بە چوونی پێشمەرگە بۆ کۆبانێ بەشی زۆر هەڵەیە چونکە بەڕاستی و پێشمەرگانێمە لە وەزە شێدا خراپدان بۆیە دەبایە بە بڕای من خەڵکانی کۆبانی کە زۆربەی پیاوەکانن کە هاتنە هەرێمی کوردستان حکومەت هێرە نتوانێت ئەو گەنجانەی خۆیان خرب بکاتەوە هەروە بمایەک بیانێتە بەڵێ پێشتر حکوومەتی هەرێم کاک مستەفا حکوومەتی هەرێم ئاماژەی بەوەدا بوو کە ژمارەیەک لەو گەنجانەی کە ئاوارەی هەرێمی کوردستان بوون لە ڕۆژئاوای کوردستانەوە ڕەوانە دەکرێنەوە بۆ ئەوێ دوای ئەوەی کە مەشقی سەربازیان پێکراوە. بۆ چوونی تۆ لەم بارەیەوە منیش ئەگەرە بۆ چوونم بەڕاستی ئەو پێشمەرگانێک کە نردووچیان بە بڕای من شتێکی گوناحە چونکە ئەو پێشمەرگانە زۆربیان سەعات ماڵ منداڵن ئەگەر بێت و لێندر شێر بکرێن چێ دەتوانێت بەرسایەتی ئەو ماڵ منداڵن ئەستە بگرێت. بەڵێ سپاس بۆ کاک مستەفا لە ڕانیەوە. ڕەوان شەفیق لە فەیسبوک و نووسیتی من پێم وایە چوونی پێشمەرگە بۆ کۆبانەی کارێکی باشە بەڵام پێم وانە ئەم ژمارە کەمە بتوانێت کاریگەریکی ئەوتۆی هەبێت بۆ بەرزکردنەوەی باڵانسی هێز لە بەرژەوەندی یەپەکە بۆیە داوا دەکەم ئەم ژمارە پێشمەرگەیە زیاد بکرێت. ئەحمەد لە شێخانەوە ئەم کاتت باش کاک ئەحمەد. سپاس دەکەم فەرموو کاک ئەحمەد. تۆ برام ژیوەکی پێشمەرگەیەک بەڵێ ئەم دەستخۆشی هەمی پێشمەرگەوە بکەین فەرقە کۆبوونی هەولێریدا کوردستان هەم یەک پۆرچەیە و ئەس سپۆسیۆ کەرمەلەتە جدکەم و دەستخۆشی بە ڕۆمیژە پەژدکەم ڕاستی فەرقە هەولێری کۆبوونی دهوکی هەموو کە کوردایەتیە. بەڵێ سپاس بۆ کاک ئەحمەد لە شێخانەوە. ڕێبەند عوسمان لە فەیسبوک و نووسیوێتی لەگەڵ ناردنی پێشمەرگە دەبێت ناردنی چەکیش بەردەوام بێت. تەوفیق لە مەخمورەوە پێشەکی دەستخۆشی و بەرنامە جوانەتان لێ دەکەم. زۆر سپاس دەکەین. سەبارەت بۆ وەزعی گۆڕانکاری عێراق و ئەو هاتنی داعش و بۆ ناوچە کوردستانیەکان دوونێکە ئەوەندا متابعی ئەو بەرنامە جوانەی گوم کرد لە بەرنامەکەی گۆوە برادێک قسێکی یعنی قسێکی جوانی کرد گوتی وتی بۆچی ئەوە شنگال فرۆشرا پارتی فرۆشتی بەنا هیچ لایەنێک نەهێنین کاک تۆفیق با تەشیر بە لایەنەکان نەکەین. بەڵێ دەتەوێت بڵێ چی ئێستا لەبارەی شنگالەوە ئەگەر قسە بکەی لەسەر تەوەرەکە. زۆر غەڵەت تێگەیشت بوو سەبارەت بۆ وەزعی ئەو گۆڕانکاری عنی دەرێ پارتی بۆ خۆی لە پێشهاتی سیاسیە. بەڵێ کاک تۆفیق سپاس دەکەین. سپاس بۆ پەیوەندەکەت. بارزان لە کەڵەکچیەوە ئەم کاتت باش کاک بارزان. ئەم کاتێت تۆ باشتر برای بەرەزێوانە باش. سپاس کاک بارزان.
برای برای سەبارەت بە چوونی پێشمەرگە بەڕاستی بەڕای وەکو هاوڵاتێک وەکو من بەڕاستی گرنگی خۆی هەبوو تویچەی پێ هەژان بەڵام زۆر بەداخەوە تازە ناکۆچی لە ناو هەرێمی کوردستانی ئێمە دەستی پێ ئەکا حەزبەکانە ئەگە ئێمە لە ڕووی چونە پێشمەرگە سەیری بکەین تەماشاکە یەک پێشمەرگەی بە ناوی پێشمەرگەی نیشتیمانی هەرێمی کوردستانەوە ڕۆیشت نەخێر هەمووی بە ئاڵای حزبیاتی حزبی پارتی دموکراتی کوردستان لە تەلەڤیزیۆنەکان بینیمان خۆمش بەشدار بوومەوە بینیم بە چاوی خۆم هەمووی ئاڵای حزبەکانیان لەدەستدا بوو ڕۆیشتن هۆی پێشوازیش لێکرا ئەمەش ڕێخستنێک بۆ دانانێکی پلانێکی حزبا بوو کە ڕۆیشتن ئێمە شتێک ئەەکەین بەسەر ناکەوێت من زۆر بە ڕاشکانە و قسەکەم وەزیری پێشمەرگە لێرە بەڕاستی کێشەی من بە کێشەی ئەزانم کە پەرلەمانم بڕیاریدا من بە کێشە ئەزانم تازە کێشە بۆ حزبەکانی هەرێمی کوردستانە بەڕاستی دروست دەبێت چکە ئەوەی پێشمەرگەی بۆ چوونە کۆبانیان بە ئاڵایەکی حزبی ئەڕۆیشتن بەڵام زۆر زۆر بەداخەوە بەڕاستی سپاس بۆ کاک بەرزان فەرمان لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک فەرمان کاکشان جانەوە کاتت باش سپاس دەکەین فەرموو کاک فەرمان ئافرین دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم بۆ ئەو کاتەی دانابوو بە هێزی پێشمەرگەی کوردستان کە بنێرێ بۆ کۆبانێ یعنی بەڕاستی پێویستە دەکرد ئەوەندا هەڵوێستەی لەسەر تووچیا بکرد بە گرنگی بە هێزی کاک فەرمان پێش جەنابەت کاک بارزان لە کەڵەکچیەوە پەیوەندی کرد دەڵێت ئەو هێزەی کە وەکو هێزی پێشمەرگە بەڕێکەوتن بۆ کۆبانێ دەڵێت مۆرکی حزبیان پێوە دیار بوو ئاڵای حزبیان بەدەستەوە بوو و پێشوازیکردن لیان وەکو پێشوازیکردن لە هێزی حزبی بوو دەمەوێت چی دەڵێ لەباری بۆچوونەکەی کاک بارزانەوە پێشی جابی پرسیارەکە کردەمەوەی وادارم کاتەکەم بەڵێ ئەو پرسیاری منە بەڵام قسەی کاک بارزانە بەڵێ با کات دێن بە کاک فەرمان لە بدايته حتى ئێستا حکوومەتی کوردستان هەر حزبی بوو بە حزبی دەمینێتەوە یەکێتی دەمینێ و پارتیش دەمینێ لەبەرەوەی ئەمە لە یەکێتی پارتی ڕاتینە بەڕاستی گرنگی یەکێتی بە گرنگی بە لایەنی خۆ پارتیش بە لایەنی خۆی دەدا بەڕاستی ئەوەی کە دەبینین بە حزبیکردنی ئەو هێزانەی کە لە کوبانی شەڕ دەکەن و ئەوانەکانی بەرەنگەنگ لە جەلالە و لە شێخانە ئەو لای کە دەست پێکرد ئەو شەڕی کە کرایە دیارە لەلایەنی چلایەنێکەوە زیاتر ڕەتی گرایتەوە بەرامبەر دەحەز ئەو کە دەبینین بەپەڕەند نییە پەڕۆبادان شەڕ گەور دەبینی لە بەرەنگەنگ کە شەڕ دەکەن پێوی بزانی شەرمانای بەڵێ کاک فەرمان ئەوانەی کە دەبینین لە پشمەرگەکانی زۆر سپاس دەکەین بەڵێ سپاس بۆ کاک فەرمان لە هەولێرەوە سەربەست لە دۆستخورماتووەوە ئەم کاتت باش ئەم کاتت باش کاکشوان سپاس کاک سەربەست فەرموو کاکشوان من خۆم وەکو پێشمەرگە ئایا سبەی دووسبەی پێشمەرگە خوا نەگا هیچ ڕوو نەدا ئیشەڵا بە سەربەرزی بگەڕێنەوە ئەگەر بێت و پێشمەرگەیە خوا نەخوازە شتێکی لەسەر ئەو هینە بێت بۆ برینداریە شتیە خوا نەگا باشە وەزیری پێشمەرگە ئەدە چیارە بەم موچەکەمەوە ئێستا ئاوا ڕۆشنە ڕاستە ئێمە قەیچێکەوە شتێکی نەتەوەییە ئەدە بڕۆینە هانایەنەوە دەسوەکو ئەوەی شیباز بگرێ باشە ئەبێ موچەکەیان هیچ نەوەکو بەڵێ کاک سەربەست ئێمە پێرێ تۆ پێشمەرگەی وایە کاک سەربەست بەڵێ پێرە قسەمان کرد لەسەر بەڵێ پێرێ لەسەر بڕیاری ژمارە 19 پەرلەمانی کوردستان قسەمان کرد کە تایبەتە بە باشکردنی ڕەوشی ژیانی پێشمەرگە تا چەند ئاگاداری ئەو بڕیاری کە کۆمەڵێک بەرگەی تێدایە ئەکرێتە هەر دەرەکیە هەر دارەکیە یاخۆت لە هەرەوەتان شتەکەەوە بەڵگەوە ئەکرێت مەقسەدمەوەی کات سوانگیان بەڵێ هیوادارم ئینشەڵا دەنگمان بەرگە بکرێتەوە بەڵێ کاک سەربەست سپاس بۆ پەیوەندەکەت زۆر سپاس دەکەین بەختیار لە چۆمسەماڵەوە ئەم کاتت باش کاک بەختیار ئەم کاتە باش کاکشوان وەڵام من دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم لە پەرلەمان بەس ئەبوو پەرلەمانی کوردستان بەلایەنی کەمەوە بڕیاری چوونی هیچ نەبووە لە 2000 پێشمەرگە کەمتری نەدایە بۆ چوونی بۆ کۆبانێ لەبەرەوەی کەوا 150 پێشمەرگە هینێکی زۆر کەمە بەڕاستی یعنی چوونی ئەمە وەدوای ئەوەش کۆمەڵێک کەناڵ و کۆمەڵێ شتیکەوە ئەتا دۆنیەک بە شێوەیە تر سێری ڕۆژاوایانەکە دۆنیە بە نەوعێک
بە دوای ئەم هێزەوە بوون پێ بەبێ بەڕاستی ئەو هێزا هێزێکی نیشتیمانی ڕۆژدایە لە نیشتیدا کوردستانەوە کەوا شتێکی بەناوی کوردەوە بەناوی هەرێمی کوردستانەوە نەوەک بە مۆرکی ئاڵای حیزبی و لەسەر ئەو حدودانە هەتا دۆنیە دژایەتیانەکرا ئەمڕۆ بە نەوعێتر سریانەکرا بەڕاستی من دەستخۆشی لە حکومەت یێنەوەکەم بەس ئەلەقەت لە 1000 کەس لە 2000 کەس کەمتری نەناردایە بۆ ئەوەی کەوا بیاتوانایە ئەو هێزەی لێیە ئەو قارەمانانی کە لێن ئیسفادە لەم هێزە بکەن سپاس بۆ بەرنامەکەتان. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت لە فەیسبووکەوە فەرمان فایق نووسیوێتی کورد مێژوویەکی گرنگی بۆ خۆی نووسیەوە گەردی لەگەڵماندایە لە هەولێرەوە ئەم کاتت باش. سپاس دەکەین کاک گەردی. بەداخەوە پەیوەندەکەی پشڕا سەفین ئەلۆنسۆ هەر لە فەیسبووکەوە نووسیوێتی من پێم باش بوو لە جیاتی پێشمەرگە تەنها چەکیان بناردایە چونکە خۆمان پێویستمان بە پێشمەرگەیە. بەڵێ هەر لە فەیسبووکەوە هێرش هاسۆ نووسیوێتی یاخۆت هێرش حەسۆ کورد بۆیە یەکەم جار توانی لە ڕێگەیەکی دەستگای ڕەسمی وەکو پەرلەمان هێز بنێرێت. هەردی جەمال دەڵێت بەڕای من تەنها خەڵک مەشغوڵکردنە کۆبانەی پێویستی بە چەکە نەک پێشمەرگە باشە پێشمەرگە بۆ ناچێت شنگال بگرێتەوە. ئاسو ئەحمەد نووسیوێتی دەستخۆشی لە یەک بە یەکی پێشمەرگەکان دەکەم هیوادارم بە سەلامەتی و بە سەرکەوتنەوە بێنەوە. دانا خورشید نووسیوێتی دەبێ هەموو خەڵکی کوردستان هەمیشە پشتگیری و پشتیوانی پێشمەرگە بن لە هەموو پارچەکان. سۆران لە پردیەوە لەگەڵماندا ئەم کاتت باش کاک سۆران. ئەم کاتت باش کاک شوان. سپاس کاک سۆران فەرموو. دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم. زۆر سپاس دەکەین. دەستخۆشی لە هەرێمی کوردستان کەم کە توانیێتن هێزی پێشمەرگە بنێرن بۆ قوبانی بەڕاستی جێگەی فەخش بۆ ئێمەی کورد. بەڵێ کاک سۆران گوێمان لێتە. کاک سۆران بەڵێ ئەلو فەرموو بەڵێ گوێمان لێتە. مۆ خۆم حەزمە کرد بەڕاستی بەشدار بمایە خۆشمایە بۆ قوبانی بەڕاستی جێگەی فەخر و شانازیە بۆ پێشمەرگەکە چوونە بۆ ئینشاءڵڵا بەخێر و سەلامەت ڕۆن بەخێر و سەلامەتیش دێنەوە. بەڵێ بەڵێ سپاس بۆ کاک سۆران لە پردیەوە. کامەران لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک کامەران. ئێوارە باش زۆر سپاس هەموو کاتێ. زۆر سپاس دەکەین. بەنسبەت ئەم هێزانەوە ئەڕۆن هەموو کەس پێی خۆشە. اینجا ئێمە هەمومان باسی سیستم و دیسپلینی سەربازی و جێژین هێزی نیشتیمانی و ئەو شتانەکەین. لەبەر ئەوە ئێمە لە سەیرەکەی ئێستا عسکەری لەبەر جامانێکی سووری لە ملایە. هێزری عسکەری جامانەی سوور بووە قەت یا ئەم هێرە هێزانە ئەڕۆن بۆ کۆبانی شار بە شار دێ بە دێ دوایانەکەەوە لایەنگرانیان بە عەلەمی زەردەوە ێ بە تۆ خۆ بڕیارە دەرکردووە ئەڵێ بەس ئاڵای کوردستان لێرە یانە و کاکە بە ئاڵای کوردستان بێ بۆی کردیار نەبێت چێ شەڕەکە و چێ ڕاکە ئاخر خەڵک ئێستا شتەکە زانێ ئێستا خێرە تۆ لێ ئەمە دووبارەکەیتەوە تۆ تا سەیەدخان سودیان بووی ئێستاش ئەمە زەختێکی ئەوەیە کە کورد بە کۆی دەن لەگەڵ یان ئەنجا تۆ ناچار بووی ئەنجا ئێستا عەدەدەکە بڵاوە کاتەوە کەناڵی پرۆفیشناڵی بەڵێ کاکەوە 58 بەوەنە 70 بەوەنە یعنی عەدەدی فڵان کەمتری ئەمە زیادە کورە خەڵک تاقەتی ئەو شتانەی نییە تاقەتی حیزبە یعنی هەر عەیبە خەڵک دەبێت کورد بێ. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت قادر لە حاجیاواوە سڵاو لێ بێ کاک قادر. ئەم کاتت باش کاک شوان. هەموو کاتێکت باش. سەرەتا دەستخۆشی لە پێشمەرگە دەکەم فەرجانی خۆیان پیدا کرد بۆ کوبانی بەڕاستی ئەوە شەرێکی گەورەیە بۆ کورد و بۆ کوردستان کە جارێکی دیکە خۆی سەرمادەوە کە یەک پارچەکە بۆ یەک پارچە بەس دەبێت سیارە بکەم ئەو هێزی کە پێکرا هێزی پارتی یان حیزبەکانی تووشی بەشدارن. بەڵێ کاک قادر تا ئێستا حکوومەتی هەرێم بەو شێوەیە قسەی لەسەر دەکات کەمە هێزێکی ڕێکخراوی وەزارەتی پێشمەرگەم تۆ بۆ چوون چیە لەسەرەوە بۆ ئەو پرسیارە دەکەیت دەمانێت بزانین هەر هێزی پارتی یان هێزی پێشمەرگەی بۆ ئەو پرسیارە دەکەیت بۆ ئەو پرسیارت لا دروست بووە کاک قادر بۆ ئەو پرسیارت لا دروست بووە وەڵایی بۆ خۆم پێشمەرگەم دەمێ ئەو پرسیارم لا دروست بوو بزانین هێزی عەبتایانەشتا. بەڵێ
دەستخۆشی هێزی پێشمەرگە دەکەم بەڕاستی جارێکە با سلمان دەوا کە فریادڕستی هەموو کوردستان فریادڕستی کوردستان. سپاس بۆ پەیوەندەکەت. پەیوەندێکتر لەگەڵماندایە لە دهۆکەوە، شیمال لەگەڵماندایە لە دهۆکەوە، بەداخەوە دیارە پەیوەندەکەی پچڕا. بەڵێ بەڕێزان، ئەوەی کە چەند بەشداربووی قسەیان لەسەر کرد لەسەر ئەوەیە کە هەندێک لەو هێزانەی وەزارەتی پێشمەرگا کە دوێنێ بەڕێکەوتن بەرەو کۆبانێ لە ئێستادا لە سنووری کۆبانێن نزیکەی 10 کیلۆمەتر لە کۆبانەوە دوورن. قسە لەسەرەوە دەکرێت کە ئەو بەشداربوانە دەڵێن ژمارەیەک لەو هێزانە ئاڵای حەزبیان بەدەستەوە بوو و جۆرێک لە نیگەرانی دروست کرد بوو لای ئەو کەسانی کە پەیوەندیان کرد و قسەیان لەسەرەوە کرد کە پێشتر بەڕێرێک دەرکرا بوو بۆی کە هێزی پێشمەرگە تەنها ئاڵای کوردستانی پێبێت، ئەمە لە بەرەکانی شەڕی باشووری کوردستاندا. بۆ ئێستا کە بەڕێ دەکەون دەچن بۆ کۆبانێ بۆ پارچەیەکی تری کوردستان ئاڵای حەزبیان بەدەستەوە بێ کە ئەم پرسیاری چەند بەشداربوویەکی ئەمڕۆی مایکی خەڵک بوو. هۆشمەند لەگەڵماندایە لە سلێمانیەوە ئەم کاتت باش. هەموو کاتێک کاکشوان یعنی ئەم دەنگانەی کە لە ئێنارکیەوە درێژ سەوتی شەقامە، یعنی ئێمە بە حەقەت بڵێن لە ڕوویەکەوە قاشە لە جەرگمانەوەی و لە ڕوویەک شۆ بەقەر هەموو دنیامان پێ خۆشە کە هێزی پێشمەرگە ئەڕوا. براکەم ئەم هێزە کە ئەڕوا بێ ئەمنێتی پارێزراو بێ. براکەم کەناڵەیە وڵی بەقەر داعش زەرەری هەیە بۆ سەرهەرێمی کوردستان، خەتەری هەیە بۆ سەرهەرێمی کوردستان. ئەمڕۆ لەو بارەیەوە کاگۆشمەند وەزارەتی پێشمەرگە ڕاگەندراوێکی بڵاو کردوێتەوە کە سکاڵای یاسایی تۆمار دەکات لەو میدیایانەی کە زانیاری وردی چوونی پێشمەرگە بڵاو دەکەنەوە بەبێ ناوهێنانی هیچ کەناڵ و هیچ دەستگایەکی میدیایی. و پێمان وایە و ئەکەین دەوری نەماوە هیچ شتێک جێبەجێ ناکرێت لە وڵاتی ئێمە. ئەم کەناڵەیەت ڕاستەوخۆ ئەم هێزە پیشانەیە، کلاشنکۆفی پێیە، تۆپی پێیە، ڕاجیمەی پێیە، هاوانی پێیە، دوژمن ئاگاو لێ بێ. ڕقەمی سیارەکەی ئەمەیە، بێری سەری ئەمەیە، جامانەکەی ملی ئەمەیە، ڕقەمی پۆستاڵەکەی ئەمەیە. خەتەر بۆ سەر هەرێمی کوردستان و پێشمەرگە لەم کەناڵە زیاتر وەڵایی نییە بەخەر داعش ئەوە خەتەر نییە. سپاس بۆ کاگۆشمەند لە سلێمانیەوە. ئەڤین لە هەولێرەوە ئەم کاتت باش. ئێوارە باش کاکشوان. سپاس دەکەین ئێوارەت باش ئەڤین خان. دالێکێکشوان سەبارەت هێزا پێشمەرگە بوو کوبانە ڕاستی کوبانێژی هەولێرە کوبانێژی سلێمانی دهوکە و هەر پێشمەرگێکی ئاڵا حیزبی ژێنە بوو هەر پێشمەرگێکی ئاڵای کوردستانێ بوو بەس خەڵکی هەرێمە کوردستانی ئاڵا حیزبی بلند کرد بوو چکو هێزا پارتی نیە هێزا هەموو کوردستانێ پارتی سەرەکی هەموو کوردستانێ پارتی بابی پارتی بابی هر تار پارتی کوردستانه در جناب سرک بارزانی نه با ابو داعش دل هفلری با کوبانش چی تداری هزا اکیتی و پارتی چی کوبانه بره نه هزا پارتی تنیه 51 پیشمرگی اکیتیه هفته چند پارتیه بله چند بەشدار بوویەک ئەڤین خان قسە لەسەر هەڵگرتنی ئاڵای حەزب دەکەن لەناو هێزەکانی پێشمەرگە. ئاڵای حیزب پێشمەرگەی نەبوو ئاڵای حیزب بەداخەوە پەیوەندەکەی پشڕا. محەممەد لەگەڵماندایە لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک محەممەد. سپاس دەکەین کاک محەممەد. کاک شاجانۆک و پێشمەرگە قساکەم بەڵێ فەرموو. بەڕاستی هەنێ لە بەڕێزان ئاماژە بەواکەن کە پێشمەرگە بچێ بۆ کۆبانێ و پێشمەرگە شەڕ بکات و پێشمەرگە بەڵێ ئەوە بە حەقێکی ئەزانم چونکە ئێمە هەمومان کوردین ئەگە بەرگری لە کورد بکەین. بەڵێ بەڵام پێشمەرگە ئەتوانم بڵێم پێشمەرگە هەتا ئێستا چی بۆ کراوە. من وەکو خۆم پێشمەرگەیەکم کرێتیم ماگی 300,000 ئەزامە کرێ خانوو صاحب 4 خێزانم والله وبالله وتلا دوو ماگە کرێ خانوو مەداوە باشە نادێ ژێرخانی پێشمەرگە سارەفەر بکەن ئەمجا پێشمەرگە لێرن بۆ کۆبانی من کێشەم نییە والله وبالله وتلا ئەگەر خێزانەکەم لەژێر یەک تەقسێکا بژێ من ئامادە بخوێنی خۆم بەخش بکەم. بەڵێ کاک محەممەد وەکو پێشمەرگەیەک بۆ چوونە چیە لەسەر ئەو ئاڵایانەی کە ژمارەیەک لە پێشمەرگەکان هەڵیان گرتە بوو بەوەی کە ئێستا قسە لەسەر ئەوەیە کە بۆ بەم شێوەیە هێزێکی پێشمەرگە ڕەوانە بکرێت بەوەی کە بڕیارێک هەبوو پێشتر لە باشووری کوردستان کە تەنها بە ئاڵای کوردستانەوە لە بەرەکانی شەڕدا ببینرێن. بەڵێ پێشمەرگە بەڕاستی لۆگەی هەرچی حەزبش چونکە پێشمەرگەی کوردستانە پێشمەرگەی هەر چوار پارتی کوردستانە هەر کەسێک خۆی بە کورد بزانە بەڕاستی نابێت لۆگەی حیزبەکانی پێوەکە چونکە ئێمە پێشمەرگەین و بەرگری لە خاکی کوردستانەکەین ئێمە خوێنی خۆمان بەخشەکەین بۆ خاکی پیرۆزی کوردستان. بەڵێ سپاس بۆ کاک محەممەد لە هەولێرەوە دلۆڤان لە بادینانەوە ئەم کاتت باش.
کاک گلۆڤان دەستخۆش بۆ تەبەر کاک شوان سپاس دەکەین فەرموو کاک گلۆڤان کاش وڵی بەداخەوە مەدهی دیت کەناڵی ڕوودا و یعنی تکایە با ناوی کەناڵەکان نهێنین کاک گلۆڤان نیگەرانی هەمووی خەڵکی کوردستانەیە ئەم دەبین لە هەموو دنیا هێز سەعات دەکەی بنهێنیە بڵ ئەم دەبین کەناڵە ڕوودا و کەناڵە کاک گلۆڤان تکایە با ناوی کەناڵەکان نهێنین با لەسەر تەوەرەکە قسە بکەین بەوەی کە ئێستا هێزێکی پێشمەرگە چووە بۆ ڕۆژئاوا لە باکوورەوە با لەسەرمە قسە بکەین کاکشان بەداخەوە مەدهی دی عەلەمێ زەر مەدیتن ئەم هەمی دەزان ئەو پێشمەرگە چاوێرێ پێشمەرگە کوردستانی یەکەتی بووە هەمی خەڵک دەزانیتنێ بەس حیف و مقاوم بۆ عەلەمێ زەر بەڵێ عەلەمێ زەر چنە شنگارێ هەلدەن هەمی دەزانن ئەم کاشوان ئەمما دیت مەسعود بازانی بڕگاری لە کەس عەلەمێ کەس کوزان بەس ئەم دەبینی کەس ڕێز یعنی دزانە سەرکە کە سەرکە نییە خەڵک گوێی لێ بکەین چونکە ئەوە نەسەرکە خەڵک گوێی خوازە بەڵێ کاک گلۆڤان سپاس بۆ کاک گلۆڤان لە بادینانەوە دیارە بەڕێزان لە تۆڕە کۆمەڵاتیەکاندا گرتەی ڤیدیۆیی زۆر بڵاو کراوەتەوە بەوەی کە ئەو هاوڵاتیانەی چەند ناوچەیە کە لەوێدا هێزی پێشمەرگە تێپەڕی پێشوازیان لە هێزی پێشمەرگە دەکردووە بە خۆشحاڵیەوە ئاڵای کوردستانیان بەدەستەوە بوو هەندێک ئاڵای لە حەزبەکانی یاخود وێنەی سەرکردەکانی بەدەستەوە بوو دیارە من ئێستا ناوبەناو سەیری ئەو ڤیدیۆیانە دەکەم کە دەبینم هاوڵاتیان بە مۆبایلەکانی خۆیان کە ئەو گرتانەیان تۆمار کردووە بڵاوی دەکەنەوە هەر کەسێک و لای خۆیەوە خۆشحاڵی خۆی دەربڕیەوە بۆی کە ئەمی کە ئێستا قسەی لەسەر دەکرێت ڕووداوێکی مێژووی بوو بۆی کە بە بڕیاری پەرلەمانی کوردستان هێزی پێشمەرگە لە باکووری کوردستانەوە بچێتە ناو ڕۆژئاواوە بۆ کۆبانێ مامە خەمە لەگەڵماندایە لە سلێمانیەوە بەڵێ سپاس دەکەم فەرموو کوردستان خاکی هەمومانە و ئەبێ ئێمەش پێشمەرگەی هەموو پارچەکانی کوردستان بین ڕاستی تر وەختی حیزبایەتی تەسک و بنەماڵەی و ئەپڵی خۆپەسەندی نەماوە هەر عیبە بەڕاستی چونکە ئێمە سەلمانمان کە بە تاقی تەنیا کوردستانمان پێناپارێترێ بەڵکو یەکێتی ڕیزەکانمانە کوردستانی پێپارێترێ خۆزگە ئەو هێزانی کە ئێستا چوون بۆ کۆبانێ ئەگەر بەهینی حیزبایەتیشۆ بڕۆن با لەوێ ئەگەر ئازان ململانەیەکی تەواوی داعش بکەن بۆ پەڕی ئازادی و خۆیان بنوێنن و شارەزایی خۆیان بنوێنن لەوێ حیزبایەتی فڕێبن بەڕاستی لێرە قەی ناکە تا سێمە خۆمان پێوە گرتووە چش بەڵام با لەوێ ئەوان کوردایەتی بکەن بەڕاستی با چاولا هێزەکانی یەپەگە و ئەو ژنە قارەمانانە بکەن بەڕاستی کە لە ئاسی پیا و زۆر زیاتران سپاس بۆ مامە خەمە لە سلێمانیەوە پەیوەندیکتر لەگەڵماندایە محەممەد لە هەڵەبجەوە سلااو دێ بێ کاک محەممەد سپاس دەکەین کاک محەممەد فەرموو دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم زۆر سپاس بەڕاستی چوونی پێشمەرگە بۆ کوبانی کارێکی باشە دەستخۆشی لە پەرلەمانەکەین بەڵام پێویست ناکە بە ئاڵای حیزبێکەوە یان بە ئاڵای ئەم حیزبەکە یا هەر حیزبەکە پێویست ناکە بە ئاڵای خۆت هەڵکە چونکە هێزێکی نیشتیمانیە هێزی هەمومانە هێزی حیزبێک نییە پێویست ناکە بە ئاڵا و بە ڕەسمی حیزبێکەوە بچیتە بەردەمی کامێرە من پێم وایە بە ڕێهی خۆم بە بۆچینی خۆم با ناوی کەناڵەکەش نێنی کاک محەممەد مەبەستت ئەو هاوڵاتیانە و ئەو لایەنگرانەی کە پێشوازیان لە هێزەکەی پێشمەرگە دەکردیان خودی پێشمەرگەکان خۆیان ئێستا قسەکە بۆچوونی بەشداربووان کاک محەممەد بۆچوونی هەندێک لە بەشداربووان لەسەر ئەو هێزە بوو کە دەڵێن هەندێکیان ئاڵای حەزبیان پێ بووە هەندێکیان ئاڵای حەزبیان پێ بوو خەڵکی ینی خەڵک ڕای خۆیەتی ئاڵای هەرین بڵێن خەڵک هاوڵاتی ئەگاتر مافی خۆیەتی هەرچیەکە بیکا بەڵام پێشمەرگە مەسەلەن کەتۆ ئەڵەی هەرێمیە یاخۆ پێویست ناکا بڵێ حیزبەکە تا تۆ عەلەمی حیزبەکە ئەو حیزبە تۆی نەناردووە پەرلەمان تۆی ناردووە وەزیر تۆی ناردووە حکوومەت تۆی ناردووە هیچ پێویست ناکا لەسەر سیارەکان ئاڵا حیزبەکە هەڵوەشێنیت و بڕێک بۆ کوبانی ئەڕێ بەڵێ سپاس بۆ کاک محەممەد لە هەڵەبجەوە بەڕێزان وچانێک و بەردەوامین لە وەرگرتنی بۆچوونەکانتان دووبارە سڵاوتان لێبێ بەڕێزان چوونی هێزی پێشمەرگە بۆ کۆبانێ و کاردانەوەکانی چوونی هێزی پێشمەرگە کە لە ئێستادا بە ڕووداوێکی مێژووی لە مێژووی کورددا لە قەڵەم دەدرێت بە تایبەتی لە باشووری کوردستان کە بە بڕیاری پەرلەمانی کوردستان ئەم هێزە نێردران بۆ کۆبانێ عومەر لەگەڵماندا لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک عومەر سڵاو دێ بێ کاک عومەر گوێم لێتە فەرموو دەستخۆشی لە جەنابتان بەڕاستی زۆر بەشتێکی باشی ئەزانم کە هێزی پێشمەرگەی کوردستان بەرەو کۆبانێ بەڕۆیشتووە بەڵام خۆزگە سەرجەم پێشمەرگەکان و سەرجەم سیارەکانیان هەر بە
عەلەمی کوردستان داپۆشرایە بە ڕقەمی سیارەکانیشیانە بە چەکەکانیشیانەوە بۆی ئێمە بزانین کەوا کورد پێشمەرگەیە و هێزی هەیە و ئەتوانێت بۆ بەرەنگاری ئەو دوژمنانی کە بەرامبەر بە کوردا جەنگن بەرەنگاریان بێتەوە. بەڵام ئێمە بەڕاستی من وەکو خۆم وەکو ڕای شخصی خۆم ئەڵێم من هیچ ئیدێگۆڵاوی خۆم نازانم و گوناحیشە تۆ ڕەسم هەڵەواسی بە سیارەیە لە سلۆفی دەکوێ بە ڕسمی فلان و ڕسمی فلانە چونکە ئێمە کە خەباتمان کردۆ بە ڕسم نەمان کردۆ بۆ ڕزگارکردنیم کە لەستەم دیدەیە کردومانە. هێواداری کۆوەڵانێکی خەڵکی کوردستانی جوابی کاتەوە کە هێزی پێشمەرگەی کوردستان هێزی کوردە، هێزی هیچ لایەنێکی سیاسی نییە وەکە چوە بۆ کۆبانیە بۆ ڕزگاریکردنی برا خوشەکانی خۆمان جۆکە لەوێن و من سەرکەوتن بۆ جەنابتان و کەسیش بە باوکی خۆم نازانم. بەڵێ سپاس بۆ کاک عومەر. شوان هەر لە سلێمانیەوە. ئەلۆ مەرحەبا. مەرحەبا کاک شوان. باشی برا. سپاس دەکەم. بەڕێزم من ئەمێ لەسەرم تەورێ ینی شتێک بە جەنابتان بڵێم دەستخۆشی بەڕێستانەکەم بەڵام ناتی هێز بۆ کوبانی ئەوە واجبێکە کە ئەوانیش کوردن وەکو ئێمە و پێشمەرگە و پەرلەمان قەرارێکی باشی ئەوە باشە ئاڵای حیزبەکانیش و ئایا ڕسمی هەر سات کردەیش بێ خۆ قابلە ینی ئەگەر ڕسم عەلەمیەکێتی بێ یا پارتی یا لارێکی تر بێ خۆمە حیزبی بەحث نییە یعنی بۆچی ئێمە دایمەن دژی ئەو کەسە بۆتی کە لەسەر حیزبێکە یعنی لەگەڵ ڕێزما بۆ جەنابتان ئێوە دایمەن شتەکان وابنەوە حیزب حیزب کێیە پێشمەرگە کێیە. کاک شوان با زیاتر تێبگەی ئێمە تەوەری پرۆگرامەکە لەسەر چوونی هێزی پێشمەرگەی بۆ کۆبانێ بەشداربووان قسە لەسەر ئەمە دەکەن. باش لەگەڵ ڕێزما بۆ هەموو بەشداربووان ئەبێ ئێمە پێمان خۆش بێ کە حیزبەکانی کوردستان بە یەکێتی پارتی کۆمەڵ یەکگرتو هەموو حیزبەکانەوە باڵای خۆیانەوە باڵای تۆش ئاساییە کە پەیوەندی دەکەی بەلاتەوە ئاسایی بێ کە ئاڵای حەزب بەرزکرێتەوە شتێکە دەتوانێت قسەی لەسەرکەی فەرموو کاک شوان. مەبەستم ئەوەیە تۆش بە جیاوازتر لەوان دەتوانی قسە لەسەرەوە بکەی کە پێت باشە ئاڵای حەزبەکان بەرز بکرێنەوە. فەرموو بەڵێ. موضوع ئەوەیە ئەگەر بشکرێ یعنی شتێک نییە ئەمە ببێتە قەزەیەک و مناقەشەی لەسەر بکرێت و خەڵک بەنەوەیەکی سوکسێریکە. واتە پێت وایە کاریگەری نابێت کە ئاڵای حەزبەکان بەرز بکرێنەوە تا ژمارێک لە کۆمنتەکانی فەیسبووکیش قسە لەسەرەمە دەکەن لە خۆمە قسەم نەکردووە. کۆمنت بۆ تۆ کاریگەری چییە؟ ئێستا سەی وەکو ئێمە دابنیشە مناقەشەی و مەسەلەیە بکات بڵێ جێش نێراوە بۆ ئەوێ پێشمەرگە نێراوە پێشمەرگە چێیە؟ پێشمەرگە لێرە کە وەکو جەنابیشتان باسیەکەن و زۆر لانی تریش ئاماژەی بێ پێشمەرگە پێکاتۆ لێک. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. هەنگاو لەگەڵماندایە لە هەولێرەوە. زۆر سپاس دەکەین. ئەلو بەڵێ کاک هەنگاو فەرموو. کاتت باش. هەموو کاتێکت باش. کاک شوان بەنسبەت ئەو هێزانە نیشتیمانیە هەمووی بەڵێ بە ئەمری پەرلەمانەوە لە بۆ کۆبانی هێزا کاخایك برێت بە ئەمری ئاڵای عەزیزە و بە ئاڵای عەزیز هەرەدەن و لەو سنوورانەوە خەرکەکەن لە خۆیان ئەو ئاڵایان هەرەدەن. بەڵێ ئەگەر قسەت ماوە کاک هەنگاو کاتت هەیە. کاک شوان نسبەت ئەو خەرکێک کە ئێستا پەیوەندیەکان دەرن ئاڵای عەزب هەر دەدرێت ئەمە باجێ نەدەینە ئاڵای عەزب ئەمە مهمەوەی پێشمەرگە دەستی بۆ قوبانی و بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. لە فەیسبووکەوە ئالانی ئەلەن لە بریتانیا و نووسویەتی جێی داخە لە کوردستاندا هەموو شتێک بە حەزبی کراوە وردە وردە پیرۆزیەکانی کاڵ دەبێتەوە لە مێژووی هەر وڵاتێکدا جەنگ هەر جەنگە و دوژمنیش یەک پێناسی هەیە تەنها لە کوردستانە بێت دوو سەنگەر دوو جۆر جەنگ اینجا شەڕەپەڕۆی سەنگەرەکان و مزایدەی سیاسی لەسەر نردنی هێز بۆ کۆبانێ تەنها ماوە بڵێین خوا خراپتر نەدات فەرمان فایق نووسویەتی چوونی پێشمەرگە بۆ کۆبانێ ئەرکێکی نیشتیمانیە. بارین ئیبراهیم نووسویەتی هیوادارین چوونی پێشمەرگە بۆ کۆبانێ ببێتە هۆکاری یەکڕێزی ناوماڵی کورد بە هەموو لایەنەکان و پارچەکانی تری کوردستانیشەوە. نما لەگەڵماندایە لە ڕاپەڕینەوە ستاو لێبێ بەداخەوە دیارە پەیوەندەکەی پشڕا. بەڵە بەرەزان ئێمە بەردەوامی لەگەڵتان. عەلی لەگەڵماندایە لە مەسیفەوە ئەم کاتت باش کاک عەلی. باشی کاک شوان. سپاس دەکەین کاک عەلی فەرموو. فەرموو کاک عەلی. دەبێژم وەک وەزیشتی باشە ئاهای کەسێک هەلقا بۆ پارتی لەسەر بوو باشە نۆکە ئەمتین وەکو کوفنەتەوە باشێ دیفوانی
يكتبوا كيروس وندوس المتشكي نوع الجنين بالتطور للسنة الخاصة کاک علی بەداخەوە بەباشی گوێمان لە دەنگت نییە سپاس بۆ پەیوەندەکەت لە فەیسبوکەوە پێشڕە و محەممەد نووسیوێتی ئێمە هەموو کوردین لە هەر چوار پارچەی کوردستان زۆر پێویستە هێزی زیاتریش بچێت بۆ کۆبانێ بۆ یارمەتی برا کوردەکانمان لە کۆبانێ. عوسمان لەگەڵماندایە لە حاجی ئاوەوە ئەم کاتت باش کاک عوسمان بەداخەوە پەیوەندێکی بچڕا ئارام لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک ئارام زۆر سپاس کاک ئارام فەرموو زەحمەت نەگەی ئەو مەسئولەیەک کە باسەکرێنە تەلەڤیزۆن على ئەساس باڕایی پارتیەوە عەلەمی باسەکرێن کە لە زاخ و دۆ پێشوازی کراوە لە پێشمەرگە بڕاتەوێ ئەگەر ئەم قواتە کە چۆ بۆ کۆبانێ بچایە بۆ شارێکی کوردستانی ئێران لە حدود ئەوانش بۆ ئاڵا پێشوازی لێکرا ئێمە دێ لە سلێمانی تا پێنجە نەچین لە ئاڵایە کوردستان لەسەر هیچ سەیتەرەیەک هیچ پرزگەیەکە نەکراوە هیچ ئاڵای سەوز نەبێت بۆ ئاڵای پارتی بۆ واسواسەیە بۆ ئەو مشکلەی کەیسە باسکرێن بەڵێ کاک ئارام سپاس بۆ پەیوەندەکەت ڕۆستەم سیان لە فەیسبوکەوە نووسیوێتی چوونی پێشمەرگە بۆ کۆبانەی کارێکی چاکە بۆ پشتگیریکردنی خوشک و براکانمان لە کۆبانەوە کاردانەوەیەکی جیهانی هەبوو لە میدیا جیهانەکاندا. ئاسۆ لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک ئاسۆ هەموو کاتێک باش کاکەشوان دەست فەرموو کاک ئاسۆ ئەلبەتە زۆر باسی کەناڵ و زۆر باسی عەلەمی سەرکرا زۆر لەسەرەوە نەڕۆژێ بەڵام ئەکرا ئەو کەناڵانەی کە وەکو خۆشەویستی بۆ هێزی پێشمەرگە کە ئەگەر ڕووداوی ئەو هێزەشیان دەکرد وەکو ئەرشیفێکدانی سایە تا هێزەکە ئەگەشتە شوێنی خۆی بۆی هەموو معلوماتەکانی ئێمەنەیە لە دوژمنە ئەمە جێگای دیگەرانی ئێمە ئەو پرسیارە بکەین ئایا بۆ تورکیا ڕێگا بە هێزی پێشمەرگە ئەیا بچێتە کوبانی بەڵام بۆ ڕێگا بۆ گەنجە نایە کە لەسەر سنوورن ئەیانەوێت بچنە ناو کوبانی چەند لەوێ هاوکاری برا شەڕوانەکانیان بلێ بەڵام ئەمە جێگای دیگەرانی ئێمە ترسمانەوەی سوپای ئازاد کە ئەوان بۆ حکومەتی تورکیا کە ئێستا ئەڵێن بە تەمایە بینێنێتە ناو کوبانی لە پاشە ڕۆژ ئەمانە ببنە خەتەرێک بەڕاستی بۆ ئەمە جێگای زۆر مەترسیە بەداخێکی زۆرەوە هیچ کەسێک وەکو پیرۆزباسی ئەمانە ناکە بۆیە ئەو کەناڵی کە لێرە شەواتاک و گوژنوتە دەستوی کوبانی کە بە دوای ئەوانەوە بۆ بەڕاستی ئەمە وەکو ڕاستەیەک کە وایە کە هەموو معلوماتەکان دیا بە داعش و لەگەڵوانەی سەفێکیان لێ سوپاسانێک بەڵێ سپاس بۆ کاک ئاسۆ لە سلێمانیەوە محەممەد لە هەولێرەوە محەممەد لە هەولێرە گوێت لێمانە کاک محەممەد بەڵێ دیارە گوێرە دەنگمان نییە دڵخواز لە دهۆکەوە ئەم کاتت باش ئەم کاتت باش سپاس دەکەین کاک دڵخواز دەست خۆش هەڵباتە پێشمەرگەت وەجی سەری هەمومانە ئێمە هەموو کە سوپاری پێشمەرگەکانی بەڕاستی کە دوێنێ ئێمە وەکو گەنجێک من بەس بەڕاشکاریاڵێ من یەکێکم لە کادرەکانی پارتی دیموکراتی کوردستان دژی هەڵکردنی ئاڵای حەزبم بۆ هەر کار و هەر پێشوازیەکان لەناو پێشمەرگەکاندا ئێمە ملکەتیەوە بڕیارە کە جەنابی سەرۆکی هەرێم داوەتەوە بەڵام ئەوەی جێگەی یعنی ئەو کەسانەی مخۆم لەوێ بوو کە پێشوازی لەو پێشمەرگە قارەمانەکان دەگەت خەڵکێک بوو گەنج بوون هەندێک من بە پاڕۆژکردن دەڵێم هەندێک کەس هەندێک ئاڵای فرێ دەدەن لە ناو ئۆتۆمبیلەکان بۆی پێشمەرگە ناتوانێت ئەو ئاڵای فرێ بداتە خوارەوە دەبێت ئەمڕۆ ڕۆژی یەکگرتنە ڕۆژێک هەڵویستیە ئێمە ئەلڕێز لە هەموو پێشمەرگەکان دەگەین دەبێت ئێمە هەمومان بەیەکەوە بە یەک دەست ئەوە بکەین کە چیتر یعنی ئەوە فەرق و جیاوازی نەکە لە بین ئەو پێشمەرگە ئەوێ دیکە ئەو خەڵکانێک کە لەوێ نەبوون دەڵێن ئاڵای حەزب کەس ئاڵای حەزب نەگردە گەنج بوون خەڵکێک بوون لایەنگیر بوون ئێمەش مژی دڵیش لە ئەو نەبوو کە ئاڵای حەزب بەڵێ زۆر سپاس دەکەین سپاس بۆ دڵخواز لە دهۆکەوە هاوکار لە چەمچەماڵەوە دوا پەیوەندیمانە بۆ ئەمڕۆ ئەم کاتت باش کاک هاوکار هەموو کاتێک زۆر سپاس براجان فەرموو کاک هاوکار بەڕاستی پێشمەرگە هێزێکی نیشتیمانیە و هێزێکە کە تاکە هێزە لە هەرێمی کوردستانە ئەتوانێت پێشڕەوی لەو کارە تیرۆریستیانە بکات و پشتیوانی هەموو لایەنەکانی کوردێت بەڕاستی جاوی هێزان کە ڕەوانەی کوبانی دەکرێت بۆ پشتگیریکردن لەو برایانە بەڕاستی ئەمە
کارەساتێکی مێژوویە ئەگەر کارەساتەکان بەڕووی کوبانیدا ڕوودا بەڵام ئەم نێزە کە ئەڕوا بۆ پشتیوانی کوبانی بەڕاستی مێژووی نووسێتەوە لە مێژووە تۆمارەکرێت کاری پەرلەمانیش کارێکی بیۆرانەیە کارێکە کە دەبێ بکرێت و هەنگاوی بۆ بنیە. بەڵێ سپاس بۆ کاگاوکار لە چۆمسەماڵەوە بەڕێزان سبێنێش لەگەڵتان بەردەوام دەبین هەر لە خۆشیدا بن تا ئەو کاتە.